خۆشەویستان ئەو کاتتان باش جارێکتر بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە بۆ پێشکەشکردنی چیرۆکێکی تر لە چیرۆکەکانی هۆڵەکانی دادگا کە مەبەستمان لەو چیرۆکانە پەندوەرگرتنە و باسی بەسەرهاتێک کە دەکەین ئومێدەوارین کە گوێگرانی بەڕێز چێژی لێوەرگرن و سوودی لێوەرگرن. چیرۆکی ئەو جارەمان باسی دوو بنەماڵە دەکا کە خزمی یەکتر بوون. ئەوانە پێشی ئەوەی گوندەکان تێک بچیتن لە هەشتایەکان لە کۆتایی هەشتایەکان کە ڕاگوێزان دەستی پێکرد لە گوندێک پێکەوە دەژیان ئامۆزای یەکتر بوون و هەردوو لایەن خەریکی کوشت و کاڵ و مەڕداری و ئەو جۆرە کەسابەتە بوون. منداڵەکانیان بچووک بوون. پاشتر کە گوند تێکچوو هەردووچیان هاتن لە نزیکی یەکتر کە عادەت وایە هەر چینە گوندێک تێک دەچوو خەڵکەکەی کە دەهاتنە شار هەمویان خزم و کەسەکان لە گەڕەچێک لە گەڕەکەکانی شار نزیکی یەکتر ئەگەر باری داراییان باش بە خانوویان دەکڕی ئەگەر نا خانوویان بەکرێ دەگرت. ئەوە بوو ئەو دوو بنەماڵەیە لە نزیک یەکتر خانوویان کڕی و نیشتە جێ بوون. بنەماڵەی یەکەمیان چەند کەسێکیان هەبوو کوڕەکانیان کەسی کاسب لە ماوەیەکی کەم فێرە ژیانی شاری بوون و دوکاندار بوون و کاسبی خۆیان دەکرد و ئێواران دەچنەوە ماڵێ. بنەماڵەی دووەم ئەوانە ئەویش دووسێ کوڕی هەبوو. کوڕەکانی لە ناو ژیانی شار ڕەفیق و برادری خراپیان پیا کرد و ئەو خەریکی ئیشیان دەکرد بەڵام ئیشەکانیان وانە بوو ئیشی لە ئاساریان دەکرد. دوای کۆتایی هاتنی شەڕی عێراق و ئێران ئەوە بوو کە ماوەیەک خەڵکەکە بە ئارامی ژیا و ئەوانە هەردوو لا خەریکی کاسبی بوون. ماڵی یەکەمیان یاخود خێزانی یەکەمیان ژیانێکی ئاسایی دەژیان. خێزانی دووەم لە کاتی داگیرکردنی کوێت دەستیان بە تاڵانکردنی کوێت کرد. وەچی زۆربەی خەڵکەکانی ترکە ئەو کاتی حکومەتی عێراقی بە فەرمی داوای لە خەڵکەکان لە دام دەستگایەکان دەکرد دەگوت بڕۆن لە کوێت کەلوپەلی وێن دەربین. ئەوانە هاتن زۆرەها شتیان لە کوێت هینا و دەستیان بەڕاوڕوت کرد و هینانەوە لێرانە جێیان نەدەدا حەڵال و حەرام و کەلوپەلەکانیان فرۆشت و لە ماوەیەکی کەم وای لێ هات دەوڵەمەند بوون. کە دەوڵەمەند بوون کەسێک گەنجێکی وانە ئەوانی تر دایان خوێند و کاسبیشیان دەکرد. هەر یەکەیان تەڵەبەی کۆلیج بوو یاخود پەیمانگایەک بوو خەریک خوێندن بوون و کاسبیەکەی خۆشیان دەکرد و دوکانێکیان هەبوو لە ناو بازاری هەولێرێ. ڕۆژێکی لایەنی دووەم کە گوتمان کاسبیان نەدەکرد بەڵکو هەوڵیان دەدا لە ماوەیەکی کەم شەقای گەورە باوێن و دەوڵەمەند بن بە ڕێگای ناشەرعیش بیتن. بە ماڵە دزیاریەکەی کوێت توانیان یەک لە برایەکانیان ئەو کاتی تورمێلەکی کڕی لە گەڕەچێ بە ئەم قەست تورمێلەکەی کە کڕی بوو بە بەردەمی ماڵی ئەوانی تر تێپەڕی و کوڕە گەنجەکەیان کە خەریک بوو بستە کۆلیج جلچی یاخود ئەو جلوبەرگەی کە پۆشی بووی لە بۆ دەوام کە زەید موحەدیان پێدەگوت لەگەڵ لیڤکس و کتێبەکانی لە بن هەنگڵی بوو دەیوز بێتە سەرجادە و سواری پاس بێ. ئەوەی تریان کە سواری تورمبێلە نوێیەکەی بوو بە قەستی ئەو کاتەی ڕۆژی پێشتر باران باری بوو هەندە قوڕ و چڵکاو لە جادەی بوو لێدا و جلوبەرجی هەموو کردە قوڕ و چڵکاو و وەزعێکی خراپی بەسەر ئەو گەنجە هێنا. ئەویش دەستی لێ هەرشەقاند و هەرچەندە خزمیەکیش بوون بەڵام ساردیەک لە نێوانیان هەبوو بەهۆی ئەو جۆرە ڕەفتارانەیان. شفێری تورمبێلەکە هاتە خوارێ لە تورمبێلەکە و
یەکسەر لەگەڵ ئەو گەنجە بە شەڕ هاتوو ئەوی کتێب لە دەستەکە و بە دەرنافیزێک لێدا زامداری کرد کە زامداری کرد و لەو کاتە پۆلیسی فریاکەوتن هاتن لە شوێنەکە هەردوو لایەن بردە بنکەی پۆلیس لە بنکەی پۆلیس گفتاریان وەرگیرا گفتاری چەند شایەدێک وەرگیرا لە دوکاندارەکانی ناوچەکە گوتیان بەو شێوە بووە ئەوەی سواری ترومبێلەکە بوو ئەو دەست پێشخەری کرد لە دەستدرێژیکردنە سەر ئەوی تریان و لە دادگا بڕیاردرا ئەو کەسەی سەرپێچیکەرەکە کە پارەدار بوو بگیرێتن کە گیرا مادەکەی تاوانی بە 413 هەژمار کرا کە داڕوشان هەبوو لە دەست و دەموچاوی گەنجەکەی تر کە کتێبی پێبوو کە گیرا ئەوانی پارەدارەکە هەوڵیاندا بە هەر شێوەیەک بیتن خەڵک بنێرن لە بۆ لای پۆلیس و دادگا و ئەوانە پارێزەریان گرت و محاولاتی خۆیان دەکرد لە جیاتی ئەوێ بچن داوای لێبوردن لە لایەنەکەی تر بکەن و دڵیان چاکەنەوە وای لێ بکەن بێ لەگەڵیان ئاشت بێتەوە بەڵام وایان نەکرد ئەوە بوو پارێزەرەکەیان زۆری هەوڵدا و دادوەریش کە سەیری کرد راپۆرتی پزیشکیەکە داڕوشانێکی وانە بوو دەشکرێتن ئەو کەسەی کە دەگیرێ لەو جۆرە تاوانانە بە کەفالەت بەرببیتن بە دەستەبەری چونکە تەنیا لەو تاوانانەی سزایان دەگاتە لە سێدارەدان ناکرێ تۆمەتبار بەربدرێتن لە قۆناغی لێکۆڵنەوە بەڵام لە داوایەکانی تر بە تایبەتی داوای کەتن کە داوایەکانی کەتن ئەو داوایانە کە سزایەکەیان دەگاتە 5 ساڵ ئەو جۆرە کارەی کە پارەدارەکە کردبووی هەمان ئەوە بوو کە سزایەکەی نەدەگەیشتە 5 ساڵ بۆیە دادگا پاش ئەوەی کە چەند ڕۆژێک ماوە تۆمەتبارەکە بە دەستەبەری بەریدا بەبێ ئەوەی کە لایەنی یەکەمیان تەنازولی کردوی لەو کاتەدا کە بە دەستەبەری بەربوو لایەنی یەکەم هەستی بەبێ ئومێدی کرد و چەند برایەک بوون ئەوانیش کە دیتیان وایە چەند خزمێکیشیان لێ پەیا بوو خزمەکانیش هانیان دەدان لە حاڵەتی وها کەس و کارەکان کە دێن کەس قسەی خێر لێ ناکاتن هەمووی هەوڵ دەدا خەڵک هان بدا هەتا کێشەکە گەورەتر بیتن ئەوە بوو دوای ئەو ڕۆژی کە بەر بوو نیوەڕۆیەکەی گەنجەکەیان هیناوە ماڵێ شفێرەکە سواری ترومبێلەکەی بوو دیسان بە کۆڵانە داچوو لایەنی دووەمیان کە گوتیان هەستیان بە نیگەرانی کرد و خەڵکی شەڕانجێزیش یاخود ئەوانەی کە حەزیان لێ فتنە خاستن لە نێوان خزمان دروست بیتن قسە و قسەڵۆک و ئەوە گوتیان فەرمولیاندان و ئەوە بەریش بوو پارەی هەیە و هیچیش لە بۆ نابیتن و حەقەکەی گۆزایع بوو منەتی گۆژ نازانیتن هانیاندان ئەوە دوای ئەو هاندانەی خەڵکەکە لە بۆ خراپە بە لایەنەکەی ترشیان دەگوت ئیوا بوو لە نێوانیان دەهات و دەچوو دەیگوت بە بەلاش گیرای کەس هەیە دوسێ ڕۆژان بگیرێ لەسەر ئەوەی کە برینێکی 2 سانتیمەتری لە دەستی بۆیان لە داڕوشانێکی بەسیط لەسەر و چاوی هەبووە لەبەرەوە هەردوو لایەن کە هاندران خەریک بوون خۆیان ئامادە دەکرد بەرەبەری ڕۆژ ئاوابوونی ئەو ڕۆژە لە گەڕاکەکەی بووە شەڕەتەقە هەردوو لا ئەو کاتی چەکدار هەبوو خزم کەسیان یاخود بازاری چەک فرۆشتن هەبوو دەیانتانی چەک پەیاکەن چەکیان پەیا کرد و هێرشیان کردە سەری یەکتر لە ئەنجامی ئەو هێرشکردنەی ئەو دوو لایەنە بۆ سەری یەکتری 4 کەس کوژرا لە لایەکیان 2 برا و کوڕە خاڵێکیان لایەکەی تریشیان یەکێکیان کوژرا و 2شیان بریندار بوو ئەوە لە هەموو لە ئەنجامی چ بوو ئەو ڕووداوە ڕوویدا پەلەکردنی دادوەر لە بەردانی تۆمەتبار
بەبێ ئەوەی تەنازل هەبیتن یان پێکهاتنەوە بی و هەروها لە ئەنجامی ناتێگەیشتن لە یاسا لایەنی یەکەم کە خاوەن ماف بوون یاخود دادخواز بوون دەکرا لە جیاتی ئەوەی گوێ بدەنە خەڵکەکانی تر و هام بدرێن بچن بە دەستی خۆیان تۆڵەیان بکەنەوە چونکە ئەو کەسێک کە بە دەستەبەری بەردەبی واتای ئەوەی نییە یعنی مانای ئەوەی نییە کە کێشەکەی یەکلا بۆ تەواو بەڵکو دادگایی دەمینێتن لە کاتی دادگایی لەوانەیە سزا بدرێتن و کەسەکە زیندانی بکرێ یاخود بند بکرێتن بۆیە دەبی چاوەڕوانی دادگاییەکە بکرێتن یاخود ئەگەر بە هەر بڕیارێکی دادگا دەری کرد لە بۆ بەردانی کەسێک یاخود بەرنەدانی کەسێک لایەنی پەیوەنددار کە دادخوازە یاخود تۆمەتبارە کە سوکاری تۆمەتبارن لە بۆیان هەیە تانە لە بڕیاری دادوەری لێکۆڵینەوە بدەن چونکە دادوەری لێکۆڵینەوە مرۆڤێکە وەک هەر مرۆڤێکی تر لەوانەیە بڕیارەکانی 100% ڕاز نەبیتن و هەروە دەکرێتن داوا لە داواکاری گشتی بکرێتن کە داوای پێداچوونەوە بە بڕیارەکە بکە ئەو بڕیارەی دادوەری لێکۆڵینەوە کە داوای تانەی لێ دەدرێتن دەنێردرێتن لە بۆ داواکاری گشتی داواکاری گشتی تێخوێنی خۆی واتە مطالعەی خۆی لە بۆ دەنووسیتن و دەڵێتن ئایا ئەو بڕیارە لە ڕووی یاساییەوە یاسایی بۆیان یاسا شتێن بووە و مطالعەکەی داواکاری گشتی لەگەڵ دۆسیەکە هەمووی دەستە بەردەمی دادگای تاوان لە دادگای تاوان چەندان جار هەبووە بڕیارەکانی دادوەری لێکۆڵینەوە هەڵوەشایتەوە دەڵێن نەدەکرا ئەو کەسە وازوو بەردرابە هەرچەندە گرتنی تۆمەتبار سزادانی تۆمەتبارەکەی نییە بەڵکو ڕێکارێکە گرتنی تۆمەتبار ڕێکارێکی یاساییە بە پێی یاسا کە لە یاسای بنەماکانی دادگای سزایی واتە ئوسوڵ محاکەماتی جزایی باس کراوە لە چەند حاڵەتێک خەڵک دەگیرێتن تۆمەتبار دەگیرێتن یەکەمیان ئەگەر هاتوو مەترسی لەسەر ژیانی تۆمەتبارەکەی هەبی هەندێک حاڵەت هەیە وەک ئەوەی باسمان کرد ئێستا کە تۆمەتبارەکە ئەگەر نەگیرێتن لەوانەیە لایەنی دووەم هێرش بکەنە سەری و بیکوژن ئەوە لە بۆ سەلامەتی حیاتی یاخود ژیانی تۆمەتبارەکەی دادگا یاخود دادوەری لێکۆڵینەوە بڕیار دەدا ئەو کەسە بگیرێتن هەندێک جار هەیە مادەی تاوانەکەشی سوچیشە بەڵام دەیگریتن کە دەزانیتن لایەنی دووەم داناکەسێتن و هێرشی دەکاتە سەری هۆکاری دووەم لە بۆ گرتنی تۆمەتباری ئەوەیە تۆمەتبارەکە ئەگەر لە دەرێبیتن بە تایبەتی تاوانێک وای ئەنجام دابیتن کە لەوانەیە بەر بدرێ بە دەستەبەری ناونیشانی دیار نەبی و هەڵبێ خۆی بشارتەوە لێرانە بچیتە بەغدایە بستە سلێمانی بستە جێگایە چووە نەکرێتن بگیرێتەوە یاخود دادگایی بکرێتن حالەتی سێمیش ئەوەیە کە تۆمەتبار دەگیرێتن لەبەر ئەوەیە نەوەک دەستکاری بەڵگەکانی تاوان بکە یاخود کاریگەری هەبی لەسەر ڕێڕەوی لێکۆڵینەوەکان هەتا لێکۆڵینەوە تەواو دەبی و لە هەموو حالەتەکان ئەو تاوانانەی کە سزایی لە 3 ساڵ کەمترە بە پێی یاسا دەکرێتن دەم و دەست دادوەری لێکۆڵینەوە بە کەفالەت یاخود بە دەستەبەری یان بە بەڵێنی کەسی تۆمەتبارەکە بەڵێن بداتن هەر کاتێ داوای لێکرا ئامادەبی یاخود بە بەڵێن بە دەستەبەری پارە بڕە پارەیەک لە سندوقی دادگا دادنێتن و پسوولەکەی نابێ بزرکاتن چونکە کاتی دادگایکردنەکە ئەگەر حکم بیتن یاخود ئازاد بکرێ و ئیفراز بکرێتن یاخود تەبریئە بکرێتن لە بۆی هەیە داوای دەستەبەریەکەی بکاتەوە و پارەکەی دەدرێتەوە و هیچ کەسێکیش بە تاوانبار داناندرێتن لە سەرەتا لە لێکۆڵینەوە بەڵکو بە تۆمەتبار دادەندرێت تۆمەتباریش ئەو کەسەیە وەک باسمان کرد وەک ئەو حاڵەتێک کە هێرشی یاخود بەهۆی ترمبێلەکەی کەسی دووەمی یاخود کەسی یەکەمی لەشی پیس کرد و جلەکانی پیس کرد و پاشترش هاتە خوارێ و لێیدا
ئەو کەسە تۆمەتبارە هەتا دادگایی دەکرێت کە دادگایی کرا دادگا ئەو کاتە بڕیار دەدا ئەو کەسە تۆمەتبارە سیفەتەکەی دەگۆڕیتن دەکاتە تاوانبار. تۆمەتبار ئەو کەسەیە کە لە سەرەتا دەگیرێتن یا بە دەستەبەری بەردەبی تا ڕۆژی دادگایی. لەبەرەوە داوا لە هاوڵاتیان و خۆشەویست دەکەم کاتێک کەیسێکیان لە دادگا دەبی ئەگەر هات و دادگا بڕیاریدا تۆمەتبارەکە بە دەستەبەری بەربدا یاخود بە بەڵێنی کەسی واتێنەگا مافەکەی سوتا و ڕۆیشت و پەناب باتە بەر دەست و مستی خۆی نەخێر. پەناب بەنە بەر دادگا لە دادگا دەکرێت تانە لە بڕیارەکان دادوەری لێکۆڵنەوە بدەن و بڕیارەکان لە بۆ دادگای بەرزتر بچیتن لەوێن دەر بڕیاری یەکلاکەرەوەی لێ بدەن ئایا ئەو بڕیارە ڕاست بوو یان ڕاست نەبوو و ئەو کەسەی کە دادگایش دەکرێتن لە بۆی هەیە پارێزەر بگریتن و ئەوەی مافیش خورایە دادخوازەکەش لە بۆی هەیە لە هەموو قۆناغەکانی لێکۆڵنەوە دادگایی پارێزەر بگریتن و پارێزەرەکە لەسەر ئەرچی خۆی. بەڵام تۆمەتبار ئەگەر هات و کەسێکی نەدار بوو پارەی نەبوو بە پێی یاسا دادگا لێی دەپرسیتن ئایا ئەتوو پارێزەری تایبەتی خۆت هەیە یاخود ئیمکانیەتت هەیە لە ڕووداراییەوە دەرفەتت بدەینێ پارێزەر بۆ خۆت بگری. ئەگەر گوتی بەڵێ ئەو کاتە پارێزەر لە بۆ خۆی دەگریتن ئەگەر ئیمکانیەتیش نەبوو یاخود نەیتوانی لە ڕووداراییەوە دادگا پارێزەرش لە بۆ ئینتیداب دەکاتن و لەسەر حسابی دەوڵەت پارەکەی دەداتە پارێزەرەکە و ئەو بە هیچ شێوەیەک با پارە نەداتە پارێزەری منتەدەب و هەرچەندە پارەکە زۆر کەمە لە ڕووی ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ئەو پارێزەرانەی کە بە خۆیان دەیگرن پارێش زیاتریان دەوێتن. بەڵام پارەکە شتێکی ڕەمزیە لە هەموو دەوڵەتی دنیاش ئەگەر سیر بکەین پارێزەر بە پێش ناکەوی لە پلەیەک لە بۆ پلەیەکتر هەتا لێ دەپرسن لە نەقابەی پارێزەران بزانن چەند کاری خۆبەخشی کردیە لە بۆ یاخود چەند کاری کردیە وەک ئەوەی ئێستا کە ئینتیدابی هەیە کە مەفروزە نەقابەی پارێزەرانی کوردستانیش ئەوەی بە هەند هەڵگریتن و ئەو خاڵە زۆر گرنگە داوا لە پارێزەران بکاتنیان بڕگەیەک لە یاسای پارێزەران یان چۆنێتی پارێزەرایەتی زیاد کاتن هەر پارێزەرێک تا لە پلەیەک یاخود لە سنفێک لە بۆ سنفێشتر بەرز بکرێتەوە پێویستە ساڵانە چەند داوایەکی خۆبەخشی کە لە دادگاکان یاخود ئینتیدابی ببینیتن چونکە ئێستا زۆربەی زۆری پارێزەرە بەڕێزەکان ئەگەر سیر بکەین پێی شەرمە بێتن داوای ئینتیداب وەرگریتن و دەڵێتن پێویستم پێ هەیە پێ نییە ئەمن کاری خۆم هەیە. لەبەرەوە دەبین دادگاکان زۆر جار هەیە تووشی گرفت دەبن کاتی دادگاییکردنی تۆمەتبارێک هیچ پارێزەرێک نییە بێتن داکۆچی لێ بکاتن و کە مافی داکۆچیکردنیش لە تۆمەتبار یەکێکە لە مافە گرنگەکان و سەرچیەکان چونکە هیچ دادگاییەک دادگای کەتم بێ یاخود نەوجەوانان بێ یاخود دادگای تاوان بێتن ناکرێتن دادگایی هیچ تۆمەتبارێک بکەتن ئەگەر پارێزەرێکی نەبیتن. بۆیە ئەو حاڵەتی کە باسمان کرد ئێستا ئەو چیرۆکەی خوێندمانەوە چیرۆکێکی حەقیقی بوو لە دادگای هەولێر ڕوویدا و بەداخەوە لە ئەنجامی هەڵەیەک کە یاخود تێنەگەیشتنێک لە دادگا و دادگاییکردن لە لایەک سێ کەس ئەوی تریش یەکیان و دووشیان زامدار بوون و ئەوانە پاشتر سزادران و لە دادگا کەیسەکەیان یەکلا کراوە و بەداخەوە ئەو جۆرە حاڵەتانە زۆرە لە ناو کۆمەڵگای کوردەواری لە ئەنجامی ناتێگەیشتن و بیر نەکردنەوە یاخود بە هەڵە دابردن و کەسانی دەوروپشت کە هیچ لە یاسا نازانن دێن تەدەخول لە ژیانی خەڵکی تر دەکەن و کە گوایە خۆیان بە کەسانی دڵسۆز و خەمخۆر دەژمێرن بەڵام تووشی گیر و گرفتی وایان دەکەن و کە
سەر و ماڵیان تێدا بچیتن و لە ئەنجامی پەلەکردن و دام بە خۆ دانەگرتن. و بیرمەندەکان دەڵێن کەسی ئازا ئەو کەسەیە کە بتوانێت لە حاڵەتی تووڕەبوون و لە حاڵەتی فشار کۆنتڕۆلی خۆی بکاتن، کۆنتڕۆلی خۆی بکاو، یعنی بە خۆی بوەستیتن، نەک ئەو کەسەی کە شاڵاو لە بۆ بەرامبەرەکەی باتن و بێوێت تۆڵی لێ بکاتەوە. تۆڵەکردنەوە شتێکی زۆر زۆر غەڵەتە، زۆر هەڵەیە. دەبینین چەندان خێزانی پراگەندە کردیە و هەروەها دەربەدەری کردینە لە شار و دێهات و گوندەکانی خۆیان شوێنیان نەمایە و بە ناچاری لە ئەنجامی دژمنکاریەکی کە لەسەر بابەتێکی زۆر سادە و ساکار تووشی ئەو حاڵەتە بووینە. ئەوانەی کە باسیشم کردن باپیریان برابوو، واتە ئەوانە بنعامی یەکتر بوون و تووشی ئەو حاڵەتە بوون و چەند کەسیان لێکوژرا و خوێن کەتە نێوانیان. هیوادارم کەس خوێن نەکەوێتە نێوانیان و ئەوەی بە هەڵەش تووشی تاوانێک بوو دام بە خۆی دابنێ و هەردوو لایەن ڕەفتاری غەڵەت نەکەن و پەنا لە بۆ دادگا ببەن و تا چیرۆکێکی تر بەخواتان دەسپێرم. زۆر سپاستان دەکەم.